دوای 7 مانگ لە داخرانی ناوچە گەشتیاریەکان و بێکاربوونی 1000 کارمەند لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران وەزارەتی ناوخۆ ماوەی هەفتەیەکە بڕیاری داوە ڕێگە بە کۆمپانیا گەشتیاریەکان بدرێت و گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی کوردستان بهێنن، بەڵام تاوەکو ئێستا قەڵەباڵغێکی ئەوتۆ لە ڕۆژانی ئاسایی بە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆرانەوە نابینرێت جگە لە ڕۆژانی هەینی تا ڕادەیەک ناوچە گەشتیاریەکان لە ڕۆژانی تر قەڵەباڵغترن. ئەوەی ئاگادار بین لەسەر بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بڕیار درراکەوە لە یەکشەممەی ڕابردوو داخلبوونی گروپاتی گەشتاری لە ڕێگەی کۆمپانیا گەشت و گوزاریەکان بکرێتەوە. خۆشبەختانە هەندێک لە گروپەکان داخل بوونە، بەڵام هێشتاش هەندێک کێشەماون بەتایبەت لای ئێمە لای حکوومەتی هەرێم لای حکوومەتی ناوەند کە بەهۆی ئەوەی فترەیە محەڕەم بوو شیعەکان ئەو مەراسیمیان هەبوو کەمتر ڕێگە بە گروپاتی گەشتاریدا لای ئەوان ڕێگە بێن بۆ ناوچە گەشت و گوزارەکان. وەرزی هاوین چەند ڕۆژێکی دیاریکراوی ماوە و گەشتیاری هاوینە کۆتایی پێدێت و خاوەن ناوچە گەشتیاریەکانیش دەڵێن ئەمساڵ بەهۆی داخرانی ناوچە گەشتیاریەکانمان کارێکی ئەوتۆمان نەکردووە و نەمانتوانی واکرەی دوکانەکانمان بدەین، بۆیە داوا دەکەن حکوومەت باج و ڕسوماتیان لێوەرنەگرێت و کار ئاسانیان بۆ بکات. حکوومەت وەکو پێویست هاوکاری نەکردو لە هیچ ڕوویەکەوە، تەنانەت لە ڕووی داشکاندنی مساتەعە و هەروەها زەڕیبە و ئەمانەشەوە تەنها 2 مانگی بۆ داشکاندونا، واتە بە درێژای 1 ساڵ تەنها هەمووی نزیکەی 20 ڕۆژە کار دەکەن، زەڕیبە 1 ساڵ لێوەرەگرێت 2 مانگی لێ پشتووە، مساتەعەش بە هەمان شێوە. و سەبارەت بە هاوکاری مادیەکانی تریسیس هاوکارێکی مادی نەکراون. وا دیارە ماوەی هەفتەیە کە ڕێگای گەشتیاری بە تەواوەتی بۆتەوە و ماوەک پێشستا لە کاتی کەڕەنتینەدا گەشتیارە نەیانتوانی سەردانی شوێنە گەشتیارەکانی وەرتێ بکەن بە تایبەتی بەهۆی ئەوە ڕێگا گیرا بوو لە نێوان پارێزگاکان و هەم ڕێگای معتەجەول بوو. بەڵام ئەو ساڵ ڕێژەی گەشتیاری لە وەرتێ و لە گشت شوێنە گەشتیارەکان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمی کردبوو. دەڕۆژ پێش ئێستانێکە خەریک بوو هەموو دابێخین، بەس باش ئێستا بەکردنەوەی دەرگا لە سەبرا عەرەبەکان کە دێن بۆ ئێرە باشە لە خۆی بەزیاد بیسا هێشتاش ئەو جم و جۆڵە نییە بەو دەرەجەی کە باسەکەین بەس لەوەی باشترە کە ببێ ئیشی دانیشتی بوون لێرانە. وەڵاهی چوومێتانی حتا کرێمە 2 دەفتەرە حتا نوکان هەم نەگهانانی هیچ زۆر دەبێژێری وەڵای مە زۆر زەرەر کرد نەمە هەموویشی وەڵاهی زۆر زەرەر کردیان. ساڵی 2020 لە ڕووی داهاتەوە بۆ کەرتی گەشت و گوزار ساڵێکی خراپ بوو. ڤایرۆسی کۆڕۆنا هاوشێوەی کەرتەکانی تر گەشت و گوزاریشی بە تەواوی پەخست و زیانی زۆری بەرکەوت. خراپی باریدارایی هاوڵاتیان و پێنەدانی موچە لە کاتی خۆی و هەروەها خۆپارێزی هاوڵاتیانیش لە ڤایرۆسی کۆڕۆنا هۆکارێکن لە ئێستادا گەشتیاران کەمتر سەردانی ناوچە گەشت و گوزاریەکان بکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندۆز.